سڵاوتان لەبێ بەڕێزان. ئەمڕۆ نەچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان وتارێکی سەبارەت بە قەیرانی دارایی هەرێم و هەناردەکردن و فرۆشتنی نەوتی هەرێم پێشکەش کرد. ئەمەش لە کاتێکدایە کە پەرلەمانتاران لە ڕۆژانی ڕابردوودا چەند پرسیارێکیان ئاراستەی سەرۆکی حکوومەت لەسەر ئەم بابەتە کرد بوو. بەڵام سەرۆکی حکوومەت وەڵامی پرسیارەکانی نەدایە و پەرلەمانی کوردستانیش ماوەی 15 ڕۆژی بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان دیاری کرد. لەگەڵەوەی بەشێک لە پەرلەمانتاران هاتنی سەرۆکی حکوومەت و پرسیاری پەرلەمانتارانیان بە ناسایی لە قەڵەمدا بۆ پێی پەرلەمانی کوردستان ناتوانێت لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەر بکات. بەڕێزان، ئەم تەوەرە لە تەوەری دیوی دووەمی هەواڵ لە بەرنامەی دیوی دووەمی هەواڵی ئەم شەو بە تاوتوێ دەکەین بۆ تاوتوێکردنیشی میوانداری هەرێکە لە بەڕێزان لە ستۆدیۆ دکتۆر شێرکۆ جەودەت ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی و هەروەها سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە و سەرچاوە سروشتەکان لە پەرلەمانی کوردستانمان کردووە. دکتۆر شێرکۆ بەخێر. زۆر سپاس. هەروەها لە شاری هەولێریشەوە بەڕێز فەرحان جەوهەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستانمان کردووە. کاک فەرحان، سڵاو لە بەڕێزیشتان، سوپاس بۆ ئامادەبوونتان. بەڕێزان، ئێوە شار پرسیارێکتان هەیە دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی NRT لەسەر تەوەری بەرنامەکە بە کۆمنت بینووسن. دکتۆر شێرکۆ، سەرنجی ئێوە لەسەر هاتنی نەچیروان بارزانی بۆ پەرلەمان ئەمڕۆ، هاتنی سەرۆکی حکوومەت کە سەرۆکی پەرلەمان بە سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەر ناوی برد، چۆن لێک دەدەنەوە؟ ئەم هاتنە بانگێشکردن بوو، سەردان بوو، چی بوو؟ بنای خۆی بەخشندەوە میهرەبان. ئێمە پێشتر وەکو سەرۆکاتی لیژنەی سامانە سروشتیەکان راپۆرتێکی تێر و تەسەلمان ئامادە کرد و ئەرزمان کرد لە پەرلەمانی هەرێمی کوردستانە سەبارەت بەم دۆخەی کە باری ئابووری و موچەی هاوڵاتیان و ئەم قەیرانی کە لە ڕووی ئابووریەوە بە ڕووی هەرێمی کوردستان بۆتەوە و تێیدا پرسیارێکی زۆرمان ئامادە کرد کە ئاراستەی سەرۆکاتی حکوومەت بکرێ و بە فەرمی لە ڕێی سەرۆکاتی پەرلەمان و ئاراستەی سەرۆکاتی حکوومەتمان کرد. وە ژمارەی ئەو پرسیارانەی کە بە ئێمە و بە لیژنەی دارایی و ئابووری ئاراستەمان کرد گەیشتە زیاتر لە 55 پرسیار. دواتر سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەر کاک نەچیروان بارزانی خۆی داوای کرد کە ئامادەیە بێتە پەرلەمان بۆی ڕۆژی چوارشەممەدارا بۆی کە بێت و ئەمڕۆ هاتنەکەی لەسەر ئەساسی ئەو بوو. کەواتە سەرتا لەسەر بنەمای ئەم پرسیارانە سەرۆکی حکوومەت خۆی ئامادەی دەربڕی. ئەمە سەردان بوو یاخود ینی بانگێشکردن بوو، چی بووە؟ ینی خۆی وەکو ئەمڕۆ ڕایگەیان کە ئێوێ نەریتێک دابهێنێ کە کاتێک کە خۆیان ویستیان وەکو سەرۆکاتی حکوومەت بێن بەشداری کۆبنەوەکانی پەرلەمان بکەن بۆ ڕوونکردنەوەی ڕاستیەکان بۆ هاوڵاتیان ڕێیان پێ بدرێت و ئێمەش تەبعاً ئەوە شتێکی باشە و هەنگاوێکی ئیجابیە. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ ئێمە بەدوایە ئەگەڕاین وەڵامی ئەو پرسیارە نەبوو کە خەڵک پرسیاری کردووە و باس لە دواکەوتنی موچە و بژێوی و ژیانی خەڵکە وەڕاستی ئەمڕۆ ئەومان دەست نەکەوت و کەواتەمە بانگێشکردن نەبوو، لە سەداوەکاری خۆی بوو. ئەمە تا چەند شتێکی یاساییە، ینی پەرلەمان ئەگە مەرجعی هەموو خەڵکی هەرێمی کوردستان بێ لە ڕووی یاساییەوە بۆ ناتوانێت سەرۆکی حکوومەت ئەگەر سەرۆکی حکوومەت خۆی نەیەوێت خۆی داواکاری ئەوە نەکات کە خۆی داوای ئەوە نەکات بێتە پەرلەمان. خۆی لە ڕووی یاساییەوە لەبەر ئێمە جارێ متمانەمان نەبەخشیوە بە کابینەی حکوومەتی هەشتەمی هەرێمی کوردستان لەبەر ئەوە مافی موسائلە بوون و پرسیارکردن لێ پێچینەوەمان ئێستا لە ڕووی یاساییەوە نییە. بەڵام لە هەمە حاڵەتە ئەوە بڵێن هەنگاوێک بوو کە بۆ ڕوونکردنەوەی ڕاستیەکان و بۆ گاندنی پەیامێکی خۆی بۆ هاوڵاتیان لە ڕێی پەرلەمانەوە کە ئێمەش ینی سوورین لەسەرەوەی کە قۆناغی داهاتوو و قۆناغە بێت کە سەرۆکاتی حکوومەت بێت لە ڕێی پەرلەمانەوە ڕایگشتی تێبگەین. بەڵێ دکتۆر شێرکۆ، من دێمە لای بەڕێستان دەچمە لای کاک فەرحان. کاک فەرحان، سڵاوت لێبێ، سەرنجی ئێوە لەسەر هاتنی ئەمڕۆی سەرۆکی حکوومەت بۆ پەرلەمانی کوردستان چییە؟ بەڵێ سڵاو لە ئێوەش. بەڵێ سڵاو لە ئێوەش. بەڵێ ئەمڕۆ سەرۆکی حکوومەت لەسەر داوای خۆی هاتوتە پەرلەمان بۆ ئەوەی ڕوونکردنەوە بدات لەسەر ئەو قەیرانی دارایی ئەمڕۆی هەرێمی کوردستان. ئەم ڕوونکردنەوەی سەرۆکی حکوومەت ئەمڕۆ بەڕای من وەڵامی پرسیار گەلێکی دایەوە کە زۆرێک لە پرسیارەکانی ئێمە بوون، لەو پرسیارانێکی ئێمە لە لیژنەی دارایی و لە لیژنەی سامانە سروشتەکانیشمان کردووت و هەردووکیان بە راپۆرت ئاراستەی سەرۆکایەتی حکوومەتیان کردووە کە بە پێی یاسا دەبێت لە ماوەی 15 ڕۆژدا وەڵامەکانیان بدرێتەوە. بەڵام سەرۆکی حکوومەت وەک دەستپێشخەریەک لای خۆیەوە خۆی داوای کرد کە خۆی بێتە پەرلەمان و لە ڕێگەی پەرلەمانتارانەوە یاساییە کە سەرۆکی حکوومەت خۆی بێتە پەرلەمان نەک پەرلەمان بانگێشتی سەرۆکی حکوومەت بکات. لە هەموو هەردوو حاڵەتەکە دەبیتن بۆ پەرلەمان هەیە، بەڵام هەروەکو
برای بەڕێژیشم لە ستۆدیۆ باسی کرد کە دکتۆر شەریک و جەودەت ئێمە بەپێی یاسا لەبەرەوەی حکومەت ئێستا بە حکومەتی دەست لە کارکێشاوەدا ئەندرێتن بۆمان نییە ئەم متمانەمان پێ نەبەخشیوە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بۆمان نییە ئەمڕۆ مساءلە یان پرسیارکردن ئاراستەی سەرۆکی حکومەت بکەین تا ئەو کاتەی حکومەتی نوێدا دەمەزرێتن و متمانەی پێ دەبەخشێت ئەو کاتە بۆ پەرلەمان هەیە کەواتە پەرلەمان ئەگەر سەرۆکی حکومەت خۆی ڕەزامەندی دەرنەبڕایە لەسەرەوەی کە خۆی داوای ئەوەی نەکردا بهاتایەتە پەرلەمان لە ڕووی یاساییەوە مافیەوەی نەبوو نەیدەتوانی بانگشتی بکات لەسەر ئەم کێشە و قەیراندارایی کە هەرێمی کوردستانی گرتوتەوە یان لەسەر هەر بابەتێکی دیکە نەخێر لەبەر ئەوەی ئێمە لە ڕووی لەو ڕۆژەوەی کە سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکومەتی تەکلیف کردووە بۆ پێکێنانی حکومەت کابینەکە بەدەست لە کارکێشاوە و حکومەتی کار بەڕێکەر حساب دەکرێتن بۆیە حکومەتی کار بەڕێکەر و حکومەتی دەست لە کارکێشاوە ئەو مافیان نییە وەڵامی پرسیارەکان بداتەوە و لەبەرەوەی ئەو قووە قانونیان نییە نەدەکرا مساءلە بکرێن و بانک هێژ بکرێن تا ئەو کاتی زەورەتی هاتنی سەرۆکی حکومەت مەبەستەکەی چی بوو ئەگەر پەرلەمان بڕیار بێ بانگشتکردنی کەسانی بەرپرسە حکومیەکان بە تایبەت ئەوانەی بەرپرسایەتیان لە دەسەڵاتی جێبەجێکردنا هەیە بۆ چاودێریکردن بۆ لێپرسنەوە بانگ بکات ینی لە کاتێکدا ئەم کە خۆی هاتوو سەرۆکی حکومەت ینی زەورەتی ئەم هاتنە لە چیا بوو مەبەستەکە چی بوو مەبەستەکەەوە بوو خۆی لەبەرەوەی پێویست بوو بهێتن خۆی بە حریز بوو لەسەر ئەوەی کە خەڵکی کوردستان ئەمڕۆ جۆرە نیگەرانێکی پێوە دیارە شقامی کوردی ڕەنگە چەندین پرسیاریان بێتن چەندین مانگە قەیرانی دارایی دووچاری هەرێمی کوردستان بووتەوە لە ئەنجامی بڕینی موچە و بودجەی هاوڵاتیانی کوردستان لەلایەن بەغداوە بۆیە حکومەت و بەتایبەتی لەم ڕۆژانەشدا حکومەتی هەرێمی کوردستان هەنگاوێکی گەورەی هاوێشتووە کە نەفت ئەڕواتە دەرەوە خەڵکی کوردستان نیگەرانە لەوەی بزانێتن چارەنووس بە چی دەگا ئایا حکومەتی هەرێمی کوردستان نیازی چییە لە فرۆشتنی نەوت و لە مفاوەزات لەگەڵ بەغدادا وەڵامی هەموو پرسیارانە وەڵام ئەو پرسیارانە شقامن بۆیە لەناو خەڵک وە لەناو تۆڕە کۆمەڵایەتەکانیش لێکەوتەوە ئەوە هەندێک لە هاوڵاتیان و بەشێک لە چاودێران ینی تەنانەت هەندێک لە پەرلەمانتارانی خولی پێشوش ڕخنیان لەمە گرت کە ئەگەر تەنها بۆ ڕوونکردنەوە بێ سەرۆکی حکومەت خۆ دەتوانێت لە دەروی پەرلەمانی ڕوونکردنەوە بۆ خەڵکیش بدات ئەگەر پرسەکە لێپرسنەوە بانگشتکردن نەبێت ئایا سەرۆکی حکومەت ناتوانێت لە دەروی پەرلەمانی ڕوونکردنەوە لەسەر ئەم کێشانە بدات بۆ خەڵک و بۆ پەرلەمانیش ڕوونکردنەوە دەتوانین لە ڕێگای میدیاوەش بەڵام هاتنەکەی بۆ ناو پەرلەمان و حازربوونی خۆی بە شێوەیەکی ڕاستە و خۆزیندی و کۆبوونەوە لەگەڵ پەرلەمانتاران بمعناوەیە سەرۆکی حکومەت زۆر بە گرنگیەوە سەیری ئەو پرسە دەکاتن و زۆر مهتەممە پێی و زۆر پێی وایە بەر لە تەشکیلکردنی کابینەی هەشتەمی حکومەتی هەرێمی کوردستان بهێتن ڕوونکردنەوە بداتن و لەو پرسەدا وەڵامی ئەو پرسیارەکانی هاوڵاتیان بداتەوە یان وەڵامی پرسیارانە بەڕاستی سەرۆکی حکومەت کراوە بۆیە لەسەر ئەو پرسیار نەبکەم کە ئێوەکو پەرلەمانتاران کۆمەڵێک پرسیارتان ئاراستەی حکومەت کردووە پێشتر کە ئەمڕۆ تاچن وەڵامی ئەو پرسیارە نەدرانەوە ئێوەکو پەرلەمانتاران دواتر دەگەڕێمە وڵات دکتۆر شێرکۆ ئێوە ئەو پرسیارنی کە پێشتری وەکو لیژنەکەی خۆتان وەکو پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستان کە لە سەرۆکی حکومەتان کردبوو بۆچی ئەمڕۆ وەڵامەکەیتان وەرگرت ئەمڕۆ لە وتارەکەی سەرۆکی حکومەت نەخێر وەڵامەکەیمان وەرنەگرت تەمان لە وتارەکە هەندێک لەو بابەتانە پێشتر یا بڵێن زۆربەی ئەو بابەتانی کە عەرزی کرد پێشتر لە کۆبوونەوەیکی پێشترە کە سێ مانگ تقریبان سێ مانگ لەمەوە پێش لەگەڵ کاگنی چیرڤانە کردمان ئەو قسانەی کردبوو یعنی شتێکی تازەیتیانە تازەیتیانە بوو بۆ ئێمە ئەو پرسیارانەی کە ئێمە کردومانە ئەو 55 پرسیارە کە کۆی پەرلەمانتاران و هەردوو لیژنەی دارایی و سامانە سروشتیەکان ئامادەمان کردو 55 پرسیار بوو پەیوەندی بە ژیان و بژێوی خەڵکەوە هەبوو پەیوەندی بە چۆنەتی فرۆشتنی نەوتەکانەوە هەبوو بە وڵاتی ئەڵمانیا بە وڵاتی ئیتالیا بە بەریتانیا بە ئێران بە ئەو سەفقات و چالاکیەوە ئێوە چاوەڕێتان دەکرد کە هاتنەکە بۆ وەڵامدانی پرسیارەکان بێ ینی پێتان وترا بوو کە سەرۆکی حکومەت بەوە دێت کە وەڵامی پرسیارەکان بداتەوە یان هەر وتارێک پێشکەش بکات کە وەڵامەکان پێشتر بە فەرمی پرسیارەکانمان ئامادە کرد و دواتر بە فەرمی لە ڕێی سەرۆکاتی پەرلەمان و ئاراستی سەرۆکاتی حکومەت کرا بەڵام دواتر وترا کە سەرۆکی حکومەتی کاربەڕێکرد خۆی ئێوێ ئامادە بێ بۆ ئەوەی کە قسەی خۆی بکات. پرسیارەکان چی بوون بە کۆی گشتی هەمووی لەسەر پرسیارەکان لەسەر پرسی نەوت و لەسەر دارایی و لەسەر بژێوی خەڵک و دواکەوتنی موچەی فەرمانبەران و دواکەوتنی سلفەکانی بەڵێندەران و هەموو ئەو قەیرانە سیاسیانی ئەمڕۆ وەڵامی کە لە هەرێمی کوردستان هیچ یەک لەو 55 پرسیارتان دەست نەکەوت لە وتارەکەی سەرۆکی حکومەتدا
نەخێر ئەوانەی کە باسی کرد هەمووی پێشتر بیست بوومان مەسەرم بۆ نمونە ئەوەی کە ئێمە لەگەڵ بەغدایە کێشەمان هەیە ئەوەی کە ئێمە لەگەڵ بەغدایە ناتوانین لەوە زیاتر تەحملکەین ئەوەی کە ئێمە مەخرجێکمان دۆزیوەتەوە کە بریتێ لە فرۆشتنی نەوت ئەوەی کە ئێمە ئیتر ناگەڕێنەوە بەرەو دواوە ئەمانەمان بیست بوو ڕاستیەکەی بەڵام دیار بوو تاکیدکردنەوەی کە ئەوەی کە بێت لە پەرلەمان ئەوە بڵێتەوە هەنگاوێک بوو بەرەو ئەوەی کە ئیتر من لە ڕێی پەرلەمانەوە نەبێ ئیش ناکەم کە پێشتر بەڵێنی پێدا بووین ئەوەش وەکو سەرەتایەک ئێمە لە نیەت پاکی دەزانن ئومێدەوارین لە داهاتووە ئەم شەفافیەت و ئەم بەدواداچون و لێپرسینەوەی بە کردار زیاتر بسەلمێرێ وەکو داوامان لێ کرد کە پارەی داهاتی تەنکەرەنەوتیەکان و هەموو ئەو شتانەی کە پێشتر شاراوە بوون و دیار نەبوون لە داهاتووە بە کردار ئێوە دوای وتارگی سەرۆکی حکوومەت ینی هەڵتاندا بەوەی کە هەر ئەمڕۆ وەڵامی پرسیارەکانتان دەستکەوێ یاخود ئێوەش قایل بوون بەوەی کە سەرۆکاتی پەرلەمان ئێمە گلەیمان لە سەرۆکاتی پەرلەمان هەیە بەوەی کە ئەبواە ئەمڕۆ ڕاستە لە ڕاستاییەوە مافی ئەومان نییە کە لێپرسینی لەگەڵاکەین بەڵام لە ڕووی مەسئولیەتەوە ئەو پرسیارانەی کە ئاراسەمان کردبوون بە فەرمی ڕاستە بە پێی پێڕەوی ناوخۆش 15 ڕۆژی هەیە کە توانین لە ماوەی 15 ڕۆژ وەڵامان باتەوە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبواە هەر وەکو ئەوەی کە وەزیری سامانە سروشتەکان وەزیری پلاندانانی لەگەڵ بوو هەر ئەبواە بڕگەیەک دابڕایە بۆ پرسیارە چارەنووسازەکان کە گرنگترینیان تاکەی هاوڵاتیان موچەکانیان دوا بکەوێ ئەمە وەڵامی ئەم پرسیارە طبعاً گرنگتێکی دا بەوەی کە ناتوانێت حکومەت لە ئێستا وەڵامی ئەو پرسیارە بداتەوە بەڵێ ئەبێ وەڵام باتەوە چونکە ئەگەر وەڵام نەداتەوە بۆ نمونە ئەمڕۆ کەس ئەمە پێی دەڵێن سەردان و هەندێک بە میوانداریکردن ناویان بردووە ئەگەر وەڵامەکان ینی وەڵامی نەداوە پەرلەمان دەتوانێت چی بکات ینی ئەگەر ئەو ڕوونکردنەوەکە تەنها دوای 15 ڕۆژ و ئەمڕۆ چۆن ڕوونکردنەوەی داوە دوای 15 ڕۆژەکە وەڵامی پرسیارەکەی نەدایەوە ینی پەرلەمان دەتوانێت چی بکات بەرامبەر ئێمە دوای ئەوەی کە متمانەمان پێبەخشی ئەتوانین ئیتر محاسبەی بکەین لەبەرەوەی تا ئێستا متمانەمان پێ نەبەخشیوە لە ڕووی یاساییەوە ناتوانین کەواتە لەم پرۆسەی پرسیارکردن وەڵامدانەوەدا هیچ ڕۆڵێکتان نابێ پەرلەمانی ڕۆڵێکی نابێت لە ڕووی ڕاگەاندنەوە لە ڕووی بەئاگاهێنانەوەی ڕایگشتی و هەموو ئەو ڕێکارە یاسایانەی تر کە بە ئێمە ئەکرێوکە پەرلەمانتاران ئەیگرینە بڕووی فشار دروستکەین بۆی کە بە زووترین کات ئەو وەڵامانەمان دکتۆر ئێوە لە لیژنەی وزە و سەرچاوە سروشتەکان ئەمڕۆژ ئەوەی ئاگدارم لەگەڵ وەزیری سامان سروشتەکان قسەتان کردووە دواتر دەمەوێت هەندێک زانیاریش لەسەر ئەو بابەتە بپرسین بەڵام دەسمە لای کاک فەرحان کاک دکتۆر شێرکۆ باسی لەوە کرد کە ئەو 55 پرسیارێک و پەرلەمانتاران لە سەرۆکی حکوومەتیان کردووە ئەمڕۆ لە وتارەکەیدا وەڵامیان دەست نەکەوت بەڕێزش باس لەوە کرد کە هەندێک لەو پرسیارانە وەڵام دەستکەوتوە ینی ئەتوانین بڵێن ئەو پرسیارانە کام پرسیار بوون کە ئێوە پەرلەمانتار وەڵامتان لە لێ دەستکەوت لە وتارەکەی ئەمڕۆ سەرۆکی حکوومەت بەڵێ پێم وابێ ئەمڕۆ بەشێکی زۆری ئەو پرسیارانەی کە کراون وەڵامەکەمان دەستکەوت وەڵامەکەی ئەو پرسیارانی کە سەرچاوەی قەیرانی دارایی هەرێمی کوردستان چییە ئەوە بەڕێ سەرۆکی حکوومەت ڕوونی کردەوە کە سەرچاوەی قەیرانی دارایی هەرێمی کوردستان وەکو معلومە کە ئێمە بەشێکین تاکو ئێستا لە عێراقدا سەرچاوەی داهاتمان لە بەغداوە بۆ دێتن ئەوە بۆ ماوەی چەند مانگێکە بەغدا ئەم ئستحقاقە مالیانەی لە ئێمە بڕیون ئەمە بۆتە هۆکاری دروستکردنی ئەم تەنگ و چەڵەمە داراییەی کە ئەمڕۆ بەڵام دکتۆر شێرکۆ باس لەو کرد کە ئەوان لەو پرسیارەی کە بوو ئەم قسانی دووبارە کردوێتەوە لە کۆبنەوەیکی دیکەی لەگەڵ پەرلەمانتاران یانی شتێکی تازەیتیان نەبووە ئەوەی تازەی تیا بوو هەر ئەوەیە کە خەڵکی کوردستانیش ئەزانێ سەرچاوەی قەیرانی دارای هەرێمی کوردستان لە چیەوە سەرچاوەی گرتووە و لەوە باسی فرۆشتنی نەوتی کرد کە بە شێوەیەکی کە پێشتر بە چەند ساڵێک بە شێوەیەکی راپۆرت هەموو خەرجەکان بە شەفافی بڵاو کرایەوە گرێبەستەکان بە شەفافی بڵاو کرایتەوە لیژنەی نەفت و بە پێی قانونی باسی لەوە کرد کە بە پێی قانونی ئەو پەرلەمانی کوردستان نەفتەکە فرۆشراوە و بەڵێنیشیدا هەرچی لە تواناماندا بیتن ڕاستە ئەویش نیگەرانەوەکو هەر هەموو خەڵکێکی کوردستان کە موچەی خەڵکی کوردستان دو ئەکەوێتن بەڵام معلومە خۆ ئێمە موچەی هاوڵاتیانی کوردستان تا ئێستا لە بەغداوە دەهات ئەوەی تا ئێستا دابینی کردووە حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەو پرسیارانی کە ئێوە پەرلەمانتاران لە سەرۆکی حکوومەتان کردووە وەڵامی نەداتەوە پەرلەمان دەتوانێت چی بکات لە کاتێکدا خۆشتان باسان لەو دەکەن کە پەرلەمان ناتوانێت لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەر بکات ئەگەر ئەم پرسیارانە وەڵام نەدرانەوە لە ماوەی 15 ڕۆژەدا پەرلەمان یعنی چ ڕۆڵێکی دەبێت لەم پرۆسەی وەڵام و پرسیار و وەڵامدانەوەدا ڕۆڵی پەرلەمان چی دەبێت؟ بەڵێ ڕۆلی پەرلەمان ڕۆڵێکی کاریگەر دەبێت لەوەی جارێکی تر دەتوانێت سەرۆکی حکوومەت و وەزیرە پەیوەنددارەکان بانگهێشتی پەرلەمان ئەگەر وەڵامی پرسیارەکانی دەست نەکەوێت پێت وایە ڕۆلی پەرلەمان ڕۆڵێکی کاریگەر دەبێت؟
زۆر کاریگەر دەبێ هەر وەکو ئەوڕۆ خۆی سەرۆکی حکوومەت خۆی ڕایگەیان وتی ئێمە بە هەموو وەزیرەکانیشەوە ملمان لە مویەک باریکترە بۆ ئیستیزافە بی بۆ موسائەلە بیتن بۆ ئستجواب بیتن بۆ هەر شتێک بیتن ئێمە حازرین لەم پەرلەمانەدا بە ئامادە بین هەر کاتێک ویسترا بۆ هەر پرسیارێک و هەر ڕوونکردنەوەیەک پێویست بکاتن بۆیە ئەمە خۆی ڕاگەیاندن و ئەمڕۆ خۆشی دەستپێشکاریکردووە سەردانی لە کاتێکدا کە ئێوە پرسیارەکانتان پێشتر ڕەوانەی سەرۆکی حکوومەت کردبوو. ئەمە خاڵێکی ئەمە پەیڕەوە ئەمە پەیڕەوی پەرلەمان بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ماوەی 15 ڕۆژ سەرۆکی حکوومەتیان هەر وەزیرێک لە بەردەستی تیکە ئەو پرسیارە لەلایەن لیژنەکەوە ئاراستەکرێتن وەڵام بداتەوە لە کاتی وەڵام نەدانەوەی پرسیارەکان تەبعاتی دیکەی قانونی هەیە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەتوانین بگرینە بەر و لەو کاتەدا ڕێکاری تر هەیە کە ماملەی لەگەڵ بکەین لەو دۆخەدا کە دێتە پێشەوە. بەڵێ کاک فەرحان دێمەوە لە دکتۆر شێرکۆ ئێوە جەنابتان سەرۆکی لیژنەی وزە و پیشەسازی وزە و سەرچاوە سروشتەکانن ئەمڕۆ دوای وتارەکی سەرۆکی حکوومەت لەگەڵ وەزیری سامان سروشتەکان باسی چیتان کرد؟ بڵێ ئێمە هەر لە پراوێزی کۆبوونەوەکەیە دوایەوەی کە تەواو بوو لەگەڵ دکتۆر ئاشتی هەورامیە خۆم کۆبوومەوە و پێکەوە باسمان لەوە کرد کە پێویستە قۆناغی داهاتوو قۆناغی شەفافیت بێ قۆناغی لێپرسینەوە بەدووادا چون بێ هاوڵاتیان ئینتیزاری ئەومان لەکەن کە ئێمە داهاتی نەوت و گشت چالاکێنەوتەکان بە شەفافانە بخینە بەردەستیان و هاوڵاتی بکەین بە شەریکی حەقیقی لەم مۆزوعەیە و ئەم پرۆسێ بە پرۆسێکی بەنیشتیمانی بکەین و هاوڵاتی بە ئاگا بێ لە هەموو تەفاسیلەکانی و ئەمەی کە باس کرا بوون منە ئەمڕۆ لەم تەفاسیلی کە لەگەڵ تورکیا و لەگەڵ وڵاتانی ئەوروپا لەگەڵ زۆرێک لە وڵاتانە مامەڵە کراوە گرنگەوەی پێکەوە کار بۆ بکەین کە قۆناغێکی نوێ لە پرۆسی نەوت و سامانە سروشتەکان لە هەرێمی کوردستان دەست پێ بکە دیارە ئەویش ئامادەی خۆی دەربڕی بۆ هەموو لێپرسینەوە بۆ هەموو لێپێچینەوەیەک وەوتی من ئامادەم هەر کاتێک ئێوە بە زەڕورتان زانی من ئامادەم بۆ لێپرسینەوە لێپێچینەوە لە هەر بوارێک بێت لە بوارە نەوتیەکان و لەسەر ئەو پرۆتۆکۆلات و ڕێکەوتن و گرێبەسانی کە کراوە تا چەند وەڵامی ئێوە پرسیاتان هەبوو لەسەری وەڵامتان بداتەوە یەکێک لەو تەوەرانەی کە کاگنێشیروان بارزانی ئەمڕۆ لە کۆبنەوەکەی باسی کرد کە ئێمە پرۆتۆکۆلێکمان ئیمزا کردووە لەگەڵ تورکیا ئەم پرۆتۆکۆلە باس لەوە کە پەیوەندی ئابووری نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی تورکیا چۆن دیزاین کراوە و لەسەر چی ڕێکەوتون بۆیە یەکێک لەو شتانێک ئێمە داوایەکەین بریتە لەوەی کە ئەو پرۆتۆکۆلەمان دەستکەوێت ئەمڕۆ ئێوە داواتمان کرد لە وەزیری سەرچاوە سروشتەکان سامانە سروشتەکان قسەمان لەسەر کرد بەڵام ماوەتەوە بە فەرمی ئێمە لە دەستەی سەرۆکایەتیەوە ئەبێ داوا بکەین و ئەو داواکاریە ئەکەین لە دەستەی سەرۆکایەتی کە داوا بکات لە سەرۆکایەتی حکوومەت چونکە حکوومەت ئیمزای کردووە لە سەرۆکایەتی حکوومەتی کاربەرەکەری هەرێمی کوردستان کە ئەو پرۆتۆکۆلە بگەێنێ بە پەرلەمان بۆی کە پەرلەمانتاران قسەی خۆیان لەسەر بکەن و هەڵسەنگاندنی پێویستی بۆ بکەن دواتر بتوانین ئاراستەی تەندروست وەڵامی وەزیری سامان سروشتەکان لەسەر ئەو پرۆتۆکۆلات و ڕێکەوتن و گرێبەسانی کە کراوە ئێوە داوایەکە ئەو ئامادەی خۆی دەربڕی بۆ هەموو شتێکە لێپرسینەوە لێپێچینەوەی تیاابێ وتی من ئامادەم هەر کاتێک ویستان ئێمە ئامادەم بۆ بینە پەرلەمان و داتا و زانیاری پێویست پێشکەشکردن نەکرد ئەو بەڵکو کاگنیجوان بارزانیش تاکیدەوە کردەوە ئێمەش داوامان کرد کە ئەم بەڵێنان پێویستە لە داهاتوە کە بەکردار بسەلمێرێ چونکە هاوڵاتیان بەڕاستی ئینتیزاری ئەوەکەن کە بەکردار ئەم ڕاستیانە بخرێتە وەزیر ئەمڕۆیانی هەموو ئامادەیەکی خۆی دەربڕی بۆ ئەوە بۆ ئەوەی کە گرێبەست و بەڵێ بێگومان لەبەرمانی کە ئێوە دەتانێت زانیاری لەسەر وەرگرت بەڵێ پرسینەوت ئێستا لە هەرێمی کوردستانە بۆتە پرسێکی نێودەوڵەتی و پرسێکی هەستیار لەبەرەوە قۆناغی داهاتوو پێویستی بە شەفافیەتی زۆر هەیە تا ئەو پەڕی ئەوەی کە بتوانین دابینیکەین بۆ هاوڵاتیان ئێوە لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی جۆگولایەنێکی سیاسی تا چەند پشتگیری سیاسەتی نەوتی هەرێمەکەن سیاسەتی نەوتی هەرێم پێویستی بە زانیاری بۆ ئەوەی کە پشتگیری سیاستی نەوت بکەن سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان پێویستی بە زانیاری و تەفاسیلێکی زۆرە کە تا ئێستا ئێمە وەکو پەرلەمانتاران دەستمان نەکەوتووە هەر کات تەفاسیلانەمان دەستکەوت و تەحلیلمان بۆ کرد و هەڵسەنگاندنمان بۆ کرد ئەو کاتە بێگومان نەکەرەوەکو فراکسیۆنی یەکگرتووە لیژنەی سامانە سروشتەکانیش قسەی خۆمانە بێ بەڵێ کاک فەرحان سەرنجیەوە چییە لەسەر بەتایبەت ئەو پرۆتۆکۆلات و گرێبەسانی کە کراون لە تورکیا سەتا دەمێ بزانمێ وەکو پەرلەمانتارێک ئاگاداری ئەو گرێبەست و پرۆتۆکۆلانن کە لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا کراوە بەتایبەت لە بوای فرۆشتنی نەوت و هەنادەکردنی نەوتی هەرێمی کوردستانە لەبەرەوەی کاک مەریوان تاکو ئێستا وەکو گوتم حکوومەتەوە پەرلەمان تازە دەستی بە ئیش و کارەکانی خۆی کردووە لە 29 مانگی ڕابردوو یەکەمین کۆبوونەوەی کردووە و لە ئێستاشدا حکوومەتی کاربەڕێکەر و حکوومەتی دەست لە کارکێشاوە حسابە تا ئەو کاتێک کابینی هەشتم پێک دێتەوە و پۆستە وزاریەکاندا بەش ئەکرێنەوە بە شێوازێکی تر و سەر لە نوێ
ئەم کاتە ئێمەی پەرلەمانتاران لە ڕێگای ئەو لیژنانەی کە محتەم ئەو پەیوەندیدارن بەو پرسانەوە هەمویان لە ڕێگای ئەو لیژنانەوە لەگەڵ حکوومەت دادەنیشین و هەموو ئەو پرسیار و ئەوانەی کە پێویستە دەبێ بهێنێ لە پەرلەمان و قسەیان لەسەر بکرێتن و بە شێوەیەکی شەفاویش وەختو و خۆی ئەوڕۆ سەرۆکی حکوومەت باسی لەو هەموو میکانیزمانە کردن و باسی لەو شێوازەش کرد کە خۆی ئامادەیە ئیدی بەو شێوەیە کە لەگەڵ پەرلەمان ئیش بکاتن لەبەر ئەوەی بۆ بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستان پێویستە پەرلەمان و حکوومەت هەماهەنگ و پێکەوە کار بکەن پێکەوە کارکردنی حکوومەت و پەرلەمان مانای وان نییە چاو لە کەم و کوڕیەکانی حکوومەت بپۆشرێتن بەڵام بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بۆ پێشکەشکردنی پرۆژە یاسای باش و لە پێناو کارایکردنی ئیش و کارەکانیان بەڕێکردنی ئیش و کارەکانی هاوڵاتیانی کوردستان ئەمە دەبێ ئەم هەماهەنگی و هاوکاریە یەکتر هەبێتن ئەوەی دیکە کە ئەمڕۆ باسی هاتنی سەرۆکی حکوومەت پێشتر باسمان کرد سەرۆکی حکوومەت ئامادەی وەڵامدانەوەی هەموو پرسیارەکانی هەبوو ئەمڕۆ بۆ ئاگاداریتان بۆ ئەوەی لە پێش ڕوویداوە کاک فەرحان تا چەند ئاساییە بەبێ ئاگاداری پەرلەمان حکوومەت کە ئێستا بەڕێزیشتان باز لەوە دەکەن حکوومەتی کاربەڕەکەرە هەرچەندە لە ماوەی ڕابردوودا ئەمە ینی گفتوگۆی لەسەر بۆ هەندێکتان پێتان وابوو کە حکوومەتی کاربەڕەکەر نییە تا چەند ئاسایی ئەم حکوومەتی کاربەڕێکەرەی کە ئێستا پێی دەڵێن گرێبەست و پرۆتۆکۆلاتی نەوتی بکات بە تایبەت ئەوەی کە لە کۆتایی ساڵی ڕابردوو لە سەرەتای ئەم ساڵدا لەگەڵ تورکیا کرا. کاک مەریوان بە وازح بیتن لەو ڕۆژەی حکوومەت کاربەڕێکەرە لەو ڕۆژەی کە ئێمە بەڕێئیمە و بەڕێئی لیژنەی شورای یاسایی کوردستان لەو ڕۆژەی کە سەرۆکی هەرێم سەرۆک حکوومەت و جێگیرەکەی تەکلیف کرد بۆ پێکێنانی حکوومەت لەو ڕۆژەوە حکوومەت بە کاربەڕێکەر و بە دەست لە کارکێشەوە حساب کراوە پێشتر حکوومەتێکی ئاسایی بۆ بەپێی ئەو یاسانەی لە هەرێمی کوردستان هەیە ئەمەش بووە دوای نقاشی پێشەوە حکوومەتی کاربەڕێکەر نەبوو ئەگەر حکوومەتی کاربەڕێکەر نەبووە بڕیارەکانی لە چیەوە شەرعەتی وەرگرتووە لە کاتێکدا ئێمە لە دوای هەڵبژاردنەکانی 21ەوە پەرلەمان لە کاردا نەبوو و ماوەیەکی زۆری خایان تا دواتر پەرلەمان کۆبەوە ینی شەرعەتی بڕیارەکانی لە چیەوە وەرگرتووە حکوومەتە. ئێمە دەینەوە سەر جەدەلێکی کۆن کە لە چەندین بەرنامەدا لە NRT و لە بەرنامەکانی تریشدا هەموو ئەمە سەرنجی تۆ بزان وەکو پەرلەمانتارێک لەسەر و گرێبەستانە ئەمڕۆ من ڕێی خۆم لێرە لە NRTش پێشتریش داوە من پابەندی ئەو ڕێیەی لیژنە قانونی شورای کوردستان بوومە کە ئەم دەڵێتن ئەو لیژنەیە ڕێی خۆی داوە کە بەڵێ حکوومەتێکی ئاسایی و نورمالە لەبەرەوەی دەستوری هەرێمی کوردستان نییە نەسێکی وای تێدا بێتن تا ئەو کاتەی قانونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەیە کە لەو ڕۆژەی سەرۆکی هەرێم تەکلیفی سەرۆک و جێگیری کردن حکوومەت لەو ڕۆژە بوو تا حکوومەتی دەست لە کارکێشەوە و کاربەڕێکرد ئەمە ڕێیمەی وازح بووە لە پێشیشدا خلافاتی سیاسی لەسەر ئەو قسەیە هەبوون بەڵام خلافاتی یاسایی نەبوون زیاتر خلافاتی سیاسی نێوان ئەحزابەکان بوون ئەم دۆخەی پێش هەڵبژاردن بوو ئێستا الحەمدولله خەڵکی کوردستان گەیشتە ئەو قۆناغە هەموو تێپەڕان حکوومەتی یەکدەنگی نیشتیمانی یەکڕێزی نیشتیمانی پێکات پەرلەمان دەست بەکار بوو هەموو هێزە سیاسیەکان بەشداری حکوومەت بوونە حەقا نەگەڕێنەوە سەر ئەو جەدەلە کە هیچ سوودێکی ئەمڕۆ بە هاوڵاتیانی کوردستان ناگەینی ئەوڕۆ ئەوەی گرنگە بەنسبەت هاوڵاتیانی کوردستان ئەو پرسەدارایی کە ئەمڕۆ ئێمە هەیتمان بەرەو یاریمی کوردستانی گرتووە ئەو کۆدەنگێک بکەین بتوانین لەگەڵ حکوومەتی عێراقدا بتوانین دەستکەوتی زیاتر بەدەست بهێنین و بەرنامە و کاری حکوومەتی عێراقی نوێژ بزانین و بتوانین هەموو هێزەکان لیژنەی دانووسان کردن دانراوە لە هەموو هێزە سیاسەکاندا هەموویان تێدا داواکاری ئێوە من دواتر بەختانە هەموو هێزە سیاسیەکان بۆ بەتایبەت لەسەرەوەی کە ئێوە ئێستا وەک پەرلەمانتارێ وەکو فراکسیۆنی پارتیش لەسەر گرێبەست و پرۆتۆکۆلە نەوتیەکان دەتانەوێت وەش زانیاریتان هەبێ ئاین داواتان کردووە لەگەڵ پەرلەمانتارەکانی تر هاودەنگ دەبن من دەگەڕێمەوە لای بەڕێستان دواتر بە وەڵامیان پرسیارە دکتۆر شێرکۆ لەسەر پرسیاری هەر لە کاک فەرحانم کرد تا چەند ئەگەر بەبێ ئاگاداری پەرلەمانتاران ئەم گرێبەستانە کرابن ئەم پرۆتۆکۆلانە کرابن و ئەگەر هەر ئاشکراژ نەکرێن تا چەند یاساییە ئەنی تا چەند یاسایی ئێمە حکوومەتی ڕابردوو کاربەڕەکەر بوو بە یا کاربەڕەکەر نەبوو بێ وەکو پەرلەمانتار لە ئایندێکی نزیکە لیستێکمان لە پرسیاری جددی ئامادە کردووە بەوەی کە ئەگەر کاگنیشیروان بارزانیش متمانی وەرنەگرتە لە بۆ پێکەنانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان هەر کەسێکی تر ببێ بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەکە پێک بێنێ ئێمە لێپرسینەوە لە کابینەی ڕابردوو هەر ئەکەین
چونکە پەرلەمان کاتێکە کارابێ معنایەوە ناتوانێت پرسیار لە کابینی ڕابردوو بکە ئەگەر بێت و خەلەلێکی هەبوو بێ لە شوێنێک لە شوێنەکانە لەبەرەوە ئێمە بەرنامەمان داناوە وەکو لینی سامانە سروشتیەکان بۆ ئەوەی کە لێپرسینەوە بکەین لە قۆناغی ڕابردوو تا ئێستا هەندێک زانیاریمان دەستکەوتۆ لەسەر گرێبەستەکانەوەی لە پرسنەوە لەو گرێبەست و پرۆتۆکۆلاتانەش بکەن و لەو فرۆشتنی نەوت لە هەموو ئەوانی کە بێگومانەوەی لە ساڵانی ڕابردوودا هەبووە بێگومان و دراسی وردی ئەو معلوماتانەمان کردووە کە تا ئێستا پێمان گەیشتووە و بۆیە ئەڵێن هەمووی نییە بۆیە ئەڵێن بەپێی پێویست نییە و داوای معلوماتی تریشمان کردووە بۆی لە کاتی خۆیان ئێمەش قسەی خۆمان بکەین. پێ دوایە ینی لە خولی پێشتر لیژنەی پەیوەندیدا لیژنەی سامانە سروشتیەکان وەک هەندێک لەوەک پەرلەمانتارەکان ئەندامانی لیژنەکە خۆیان دەیانوت کە دەسەڵاتیان نەبوو بەوەی ئەوەشەوە هەندێکیان وازیانە لیژنەکەیەوە کارەکانی لیژنەکە سست بوون. ینی ئێوە ئەگەر ئەم ئەزمونە دووبارە بکەنەوە ینی پێ دوایە حکومەت وەڵامدانەوەی بۆ ئاستەیەکە ئێوە جیاواز بن لە خولی پێشووی پەرلەمان لیژنەکەی ئێوە بەسمە تا ئێستا ئەو بەڵێنانەی کە پێمان درراوە و تا ئێستا ئەو اتفاقاتانی کە کراوە لەگەڵ لایەنە سیاسەکانیش بەوەی کە حکوومەتی هەشتەمی هەرێمی کوردستان و سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان سیستمی شەراکەی حەقیقی بێ و بتوانین شەفافیت و دادپەروەری و لێپرسینەوە و سەروەری یاسا تحقیقی لەم 4 ساڵەی داهاتووە ئەمانە هەمووی بنەمای حکومڕانی داهاتون کە لایەنە سیاسەکان لەسەری پێک هاتوون بۆیە هەموو لادانێک لەم بنەمایانە ئەکەوێت لەسەر ئەو تەوافقە سیاسیی کە پێشتر پێکهاتن لەسەر کراوە. ئەگەر وەکو لیژنەکە ئێوە ینی ئێوە دەسەڵاتان نەبوو ئاگادار نەبوون لە زانیاریەکانی پەیوەند بە پرسینەوت و سامانە سروشتەکان یانی چی دەکەن دەسەڵاتی ئەوە چیە لە ڕووی یاسایەکەوە؟ ئێمە هیوادارین کە ئەو بەڵێنانەی کە دراوە جێبەجێ بکرێت لە داهاتوە بە کردار و هیوادارین قۆناغی داهاتوو قۆناغی پێکەوە کارکردن بێ بەڵام ئەگەر واقعەکە جیاواز بوو بێگومان ئێمە هەر لە بە ئاگاهێنانەوەی ڕایگشتی کە ئەوە سەرەتای هەنگاوەکانمان ئەبێ هەتاوەکو لێسەندنەوەی متمانە ئێمە مافی ئاساییمان هەیە و ئەتوانین بگرینە بەر. بەڵێ هەندێک بۆ چوون هەندێک لە چاودێران دەڵێن کە دەکرا ئەوەی ئەمڕۆ لە پەرلەمان کە سەرۆکی حکوومەت هات دەکرا پەرلەمان بە تایبەت فراکسیۆنە جیاوازەکان بیکەنە پێشمەرجێک بۆ متمانەدان بە سەرۆکوەزیران لە کاتێکدا کە ناوی سەرۆکوەزیران دراوە لە پەرلەمان لەم کاتە ڕەنگە ڕۆڵێکی ئەو توی نەبێوەکو ئەو چاودێران دەڵێن ئەمە بۆ ناکرێت بە پێشمەرجێک ئەم پرسی نەوت و پرسی شەفافکردنی نەوت کە ئێوە لە ساڵانی ڕابردوودا لە بەری ئۆپۆزیسیۆنیشتا بوون بەردەوام ڕخنەتان لەم پرسە گرتووە ئەوە پێشمەرجێککەوتنە سیاسەکە ڕێگرە بێلەوە وەکو ئەرزم کرد شەفافیت پێشمەرجی لایەنە سیاسەکان گشتیان بۆی پێک بێن لەسەر حکومڕانی داهاتوی هەرێمی کوردستان و بەڵێنەکان و اتفاقاتەکان کراوە تا ئێستا کە ئەمە تحقیق ببێ ماوەتەوە لە داهاتوە بە کردار بسەلمێنرێ و ئەگەر نەسەلمێنرا ئەو کاتێ ئێمەش قسەی خۆمانە بێ. بەڵێ دەمەولاد کاک فەرحان لە ئێوە وەکو پەرلەمانتاران ئێوەش لەسەر پرۆتۆکۆلات و گرێبەست و ئەوەی پەیوەندی بە تایبەت داهاتی نەوتەوە کە پرسی شەفافیەتێکێکە لەو بابەتانی زۆرترین قسەی لەسەر دەکرێت ئێوە ینی داواکاری ئەوە چی دەبێت ئێوە وەکو پەرلەمانتارەکان هاوڕان لەسەرەوەی کە لەم خولەدا پێویستە داهاتی نەوت شەفاف بێ ئێوە ئاگاداری بن هەڵوێستی ئەوە چی دەبێت؟ بەڵێ هەڵوێستی ئێمەش وەکو هەڵوێستی هەموو پەرلەمانتارەکانی تری وەکو پەرلەمانی کوردستان ئەوەیە کە پەرلەمانی کوردستان دەبێت ئاگاداری ورد و درشتی هەموو پرسێکی ئەم وڵاتە بێتن پەرلەمان نوێنەری خەڵکی کوردستانە نوێنەری شەرعی خەڵکی کوردستانە بۆی هەیە ئاگاداری هەموو تەفاسیلێک و هەموو جزئیاتێکی کاری حکوومەتی هەرێمی کوردستاندا بێتن ئێمە لە پەرلەمانی کوردستاندا لە ڕێگەی ئەو لیژنانەوە دانراوە وەڵام بەڵێنمان بە دەنگدەرانی خۆ بە هاوڵاتیانی خۆشمانداوە کە ئێمە لە ڕێگەی ئەم لیژنانەوە ئەم ئالێتی کە دانراوە بۆ مراقەبەکردنی حکوومەت درێغی ناکەین سەرۆکی حکوومەت خۆشی لە چەندین کۆبوونەوە لەگەڵ میدیاکاندا و لەگەڵ خودی ئێمەشدا وەکو پەرلەمانتارانی فراکسیۆنی زەرد گوتیتی ئێوە ئازادن بە هیچ شێوەیەک چاو لە هیچ کەم و کوڕێک نەپۆشن بۆیە ئێمە خۆمان حریسین لەسەر ئەوەی کە مراقەبە و متابعی هەموو شێوازێکی کەم و کوڕیەکانی حکوومەت بکەین و پێشتریش بگوتم گرێبەستەکان لە کابینەی پێشترە ئیعلان کراون پێمابی لە سایتی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەمان هەموو ئیعلان کراون کە لە هیچ دەوڵەتێک نییە گرێبەستی نەفتی لە سایتەکاندا ئاشکرا بکرێتن و داهاتەکەی بە هەمان شێوە بە لیستێک بە کوڕاسەیەک داهات و سەرفیات و خەرجیش لەم ڕۆژانەدا دیتان بڵاو کراوەی چەند ساڵی ڕابردوودا بۆیە لە داهاتوشدا بە هەمان شێوە و زیاتر لە جارانیش ئێمە تەئکید لەسەر زانینی
هەموو ئەو جزئیات و تەفاسیلانەی کە پێویستە بدرێنە پەرلەمانتاران دەکەینەوە لە ڕێگەی ئەو لیژنانەوە بۆ ئاگاداریشتان ئەو لیژنانەی کە لە پەرلەمان پێک دەهێنرێتن پێک هاتوونە لە هەموو فراکسیۆنەکان بۆ نمونە لیژنەی وزە و سامانە سروشتەکان پێک هاتووە لە هەموو فراکسیۆنەکان لیژنەی مالی هەموو لیژنەکان پێک هاتووە کەواتە ئەم لیژنانە باسم کرد ئێمە تازە ئەوە پەرلەمان بسم الله کارەکانی تی پەرلەمان تازە ئەو بەڵام بەڕێستان باس لەوە کرد کە ڕوونە لەو ڕۆژەوەش کە دەست بەکار بۆ ئێمە هیچ دیارە دەبێت زانیاریت هەبێت لەسەری بۆیە دەزانی کە ڕوونە بەڵێ بەپێی ئەو کوڕاسەی بەپێ نەک من ئەوە نەک بۆ پەرلەمانتاران ئەمە باس کراوە بۆ هەموو هاوڵاتیانی خەڵکی کوردستان ئەم کوڕاسەیە بڵاو کراوەتە خۆشتان بینیتوان لە هەموو لە میدیاکانیش ڕاگەیەندرا ئەو کوڕاسەیە کە خەرجی و داهاتەکان ئەگەر ئێمە ملاحەزەیەکمان لەسەر بوو لە داهاتوودا ئەم راپۆرتە یان ئەم کوڕاسەیە ئەعلانکردنی خەرجی و داهاتەکانی نەفتی کوردستان بێتن ئێمە پرسیار دەکەین و ئستجوابی وەزیر و ئستجوابی لایەنە پەنیدارەکان دەکەین دەڵێن کاکە ئەم داهاتە بەم شێوەیە نیە بەم شێوەیە ئەگەر زانیاریمان ئەگەر هاتوو زانیاریەکانیان هەڵەبوو یان ملاحەزەمان لەسەر زانیاریەکە بوو لە داهاتوشدا ئەو کارەکەواتە ئێستا کاک فەرحان ئێستا قەیرانی دارایی هەرێمی کوردستانی گردووەتەوە کە بەشێکی کە پرسی نەوت و فرۆشتنی نەوت کە پرسێکی بەشێکی پەیوەندیداری بابەتەکە ئێستا خەڵک دەپرسێت ینی حکومت دەتوانێت چی بکات و پەرلەمانیش دەتوانێت چۆن حکومت ناچار بکات کە ئەم قەیراندارەیە چارەسەر بکات. بەڵێ کاکە مەریوان خۆت پێشتر دەزانی پێش ئەوەی کە تازە بە تازە حکومت بەر لەوەی کە موچە و بودجێ کوردستان ببڕێتن لە بەغداوە خەڵک هەبوو لەو منبەرەی ئێوە لە سەکۆی ئێوە دەیگوت حکومەتی هەرێمی کوردستان بۆ ناتوانانی 2 مانگیش خۆ بەرامبەر بڕینی بودجەی بەغدا بگرین ناتوانین 2 مانگ خۆمان ڕابگرین ناتوانین نازانم چەندین تەسریحاتی لەم جۆرە لە نوێنەرەکانی کورد و لە سیاسی کورد و لایەنەکانی تر هەبوو لەو لایەنەوە لە خودی بەڕێز جەودە شێرکۆ کە چەندی جارێکی دیش لەگەڵ من بوو لە بەرنامەیەکدا دەیگۆم حکومەتە ناتوانانی بەرگەی 1 مانگیش بگریتن کە ئەگەر هاتوو میزانیەمان بڕی ئەمڕۆ حکومەتی هەرێمی کوردستان لەسەر خۆی پێی ڕاوەستا تەجاوزی ئەزمەکەشی کرد نەفتیشی فرۆت لە 2 مانگیش ئەوڕۆ سەرۆکی حکومەت بەڵێنی دا کە قەیرانەکە بووما یعنی نەقەیران مەبەستمەوە هیچ موچەیەک کە تەنها بە قەرزکردن و بە هەرچۆنێک بێ موچەی فەرمانبەران دابین دەکرێت بەڵام بە هەر شێوەیەک بی گرنگ ئەوەیە ئایا ئێمە خۆمان ڕاگرت بە هەر شێوەیەک بی بە هەر شێوەیەک بی بەرگەگرتنێکی زۆر باشە ئەمە موچەکان تۆز تاخیر بووە موچەکان تەنها دوا کەوتووە نەبووە موچەکە نەدان ئەوە مانگی ئەیار لە هەفتەی داهاتوو دەستپێکردنی موچەی ئایاریش دەکرێتن کەواتە ئێمە خۆمان ڕاگرت و تەجاوزی ئەزمەکەمان کرد و نەفتیش بەپێی قانونەکانی بەپێی یاسای عێراقی و دەستوری کە ئەو مافەی بە ئێمەدا و ئەو مافەشمان بەکارهێنا و کاردانەوەشی لێکەوتەوە و هیچیش نەقەوما و بەردەوامیش دەبین لەسەر ئەو سیاسەتە و ئەو فرۆشتنی نەوت و داهاتەکەش دەبیتە شوێنی پڕکردنەوەی ئەو داهاتەی کە لە ئێمە بردراوە ئەگەر داهاتەکەی وەک ساڵانی ڕابردوو مایەوە هەرمایە مناقەشە ئەمە ناگەڕێنەوە بۆ قەیرانی داراییش بەردەوام بوونی توانی کلێنی قەیراندارایەکە پڕ بکاتەوە ئێوەکو بەڕێستان و کۆندامێکی پەرلەمان هەڵوێستان چی دەبێت؟ چۆن ینی چۆن ئەگەر قەیرانی دارایی هەرێمی کوردستان بەردەوام بوو بەم جۆرە و پرسی نەوتیش هەر وەک ساڵانی ڕابردوو مشتومڕی لەسەر بوو شەفافەتی نەوت وەک هەندێک دەڵێن وەک زۆینی لایەنەکانی دیکە ڕخنیان دەگرت دەڵێن شەفاف نییە داهاتەکەی نازانێت چەندە هەڵوێستیەوە چی دەبێت گەرم قەیراندارایش نەتوانرا بە فرۆشی نەوت بە داهاتی نەوت بۆ کە پڕکردنەوەی کلێن و قەیرانی دارایی بەکار نهێنرا. کاکە مەریوان پرسی بەکارهێنانی ناشەفافیت و لایەنە سیاسەکان زۆرتر تای ئینتیخابی بوو بەڕاستی بۆ مەسەلە بۆ هەندێک بۆ سوالکردنی دەنگ بوو ئەگەرنا لەو 6 کەسە لیژنەی لەو 6 کەسەی کە لیژنەی نەفت و غازن لە کوردستان 2یان لە پارتی بوون 4یان لە برادرانی یەکێتی بوون لە کابینەی پێشتر کە کاتی خۆی دکتۆر بەرهەم ئەم لیژنەیە داناوە و لە 6 کەسیان 2 کەسیان پارتی بوون 4یان یەکی بەڵام پەرلەمان بەردەوام لیژنەی سامانە سروشتیەکان باسی لەو دەکرد کە ئاگای لە داهاتی نەوت نییە بەتایبەت ئەو نەوتەی کە لە ڕێی تانکەرەوە دەفرۆشێت کە ئاگایە نازانم باسییان دەبی خۆیان وەڵامیان بدنەوە بۆچی ئاگان لێنێ کە ئاگان لێنیە بمعناوەی لیژنەیەکی ئەکتیڤ و چاڵاک نەبوونە ئەم لیژنەیە بۆ ئەچی پرسیارەکە و کەواتە ئێستا ئەو داهاتی نەوتەی کە دەفرۆشرێت بەکاردەهێنراوە بە ئێوە پەرلەمانتاران کە بۆ پڕکردنەوە و ئەو چارەسەری ئەو قەیراندارایی کە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستانی پێوە گیرەوە دێ بەکاربهێنرێت
بەتەکیید بۆ پڕکردنەوەی ئەو کێشەیە بەکاردهێتن و لە ماوەی داهاتوشدا دەبینن چۆن ئەمە دەبیتە هۆی ئەوەی کە موچەکان لە کاتی خۆی بدرێت و چارەسەری قەیرانی دارایش بکرێتن و مووقف لەگەڵ بەغداش چۆن دەبیتن بەهۆی ئەو خطوەی کە ئێستا هاویشتراوە حەزەکەم بۆ ئەمڕۆژ ئاگادار بێ خەڵکێک هاتووە تەسریحاتی دواوە گوتی سەر بەڵێ کاک فەرحان دێمە وڵات کاتمان کەماوە دەگەڕێمە وڵات ئەمڕۆی دواتر پرسیاری دیکەشمان ماوە دەگەڕێمە وڵات کاتمان کەماوە دکتۆر شێرکۆ کاک فەرحان باسی ئەنە پرسی نەوتی کرد بەتایبەت فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان دڵنیایی درا بۆ پەرلەمانی کوردستان خەڵک دەپرسێت کە ئێستا هۆکارەکە هەرچی بێت هۆکاری قەیران چارەسەر چییە خەڵک بە دوای چارەسەردا دەگەڕێ ینی دڵنیایی درا بە پەرلەمان کە ئەم داهاتە شەفاف دەکرێت و دێتەوە ناو بودجەی گشتی ئەم قەیراندارەی هەرێمی کوردستانی کە ئێستا پێدا تێدەپەڕێ پێ چارەسەر دەکرێت ئەمڕۆ کاگنێچیروان بارزانی لە بەردەمی پەرلەمانتارانە ئەو بەڵێنەیدا بەوەی کە هیچ مافی هیچ کەسێک نافەوتێ لە ڕووی موچەوە بەڵام سەبارەت بۆی کە کاک فەرحان باسی کرد کە ئایا هەرێمی کوردستان ئەتوانێت مانگێک موچەکە دابین بکات تا ئێستا بە اعترافی سەرۆکایەتی حکوومەتی کاربڕێکەری هەرێمی کوردستان ئەم موچانە بە قەرز دابین کراوە لەبەرەوە لە مانگی یەکەوە تا ئێستا بە قەرز دابین کراوە هەندێکی کەمی داهاتی ناوخۆی هەیە ئەوە یەکەیە وەکو ئابووری ناسان ئەمانوت سیستمی ئابووری لە هەرێمی کوردستانە ناتوانێت بە زەمانات موچە و مەعاشەکان دابین کاوەکو سیستم نەگوەکو قەرز ئەمە یەک دوو ئێستا ئەمڕۆ کاگنێچیروان بارزانی باسی لەوە کرد کە ئەتوانین لە ئایندێکی نزیکا بگەینە 250,000 بەرمیل لە ڕۆژێکا 250,000 بەرمیل یەکسانە بە نزیکەی 750 میلیۆن دلار کە بریتیە لە کە یەکسانە ئەویش بە بڕی موچەی پێویست بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان کەوابێ لە چەند مانگی داهاتووە ئێمە ئەتوانین بگەینە ئەوەی کە بە داهاتی نەوت موچەکە دابین بکەین لە کۆتایی 2014 شاوەکو بەڕێزی باسی کرد لەوانەیە بگەینە 500,000 دلار لەبەر ئەوە لە ڕووی ئابووریەوە ئەگەر نەوتەکە بە زووترین کات بفرۆشێ و داهاتەکەی بێتەوە ئەتوانین لە ماوەیەکی نزیکا بێگومان موچەی فەرمانبەران دابینکەین بە پشتبەستن بە خۆمان ئەگەر ئەمە نەکرا ئەگەر ئەمە نەکرا بەڕۆڕووی قەیرانێکی دارایی زۆر گەورە ئەبینەوە چونکە داهاتی ناوخۆ بەپێ ئەوەی کە ڕاگەنراوە ئەوەندە زۆر نییە چەنە ئێمە پێشبینی ئەوەکەین کە داهاتی ناوخۆش زۆرە و بە داهاتی ناخۆ ئەتوانین زۆرێک لەم قەیرانەکەم بکەینەوە بەڵام لەبەرەوەی تا ئێستا شەفافیت نەبوو بە پێویستوە لەمە دووە ومێدەوارین لە ڕۆی ئەو سیستمە داراییەوە کەوکو پەرلەمان داماناوە ئەوە بێتە دی ئەو کاتە ڕوونە بێتەوە کە بە داهاتی ناوخۆ ئەتوانین زۆر شت بکەین بەڵێ لەسەر من کاتم کەماوە دوایین پرسیار لە بەڕێستان کەم لەسەر میوانداریکردنی ئەمڕۆی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانتارێکی خولی پێشووی پەرلەمان نووسینێکی بڵاو کرد و بەسەوە دەکات دەڵێ تکای میوانداری مەکەن خۆ پەرلەمان میوانخانە نییە ئەگەر حکوومەت دروست بوو حکوومەتی کاربڕەکەن ئەمە حکوومەت دروست بوو جاریکە بەم شێوازی ینی هاتمان ئێوە ینی بە هەمان شێوازە بێ میوانداریکردنی سەرۆکی حکوومەت دەبێ یاخود پەرلەمان چی دەکەن بۆی لێپرسینەوە هەبێ لە کاتێکدا ئەگەر پێویست بوو نەخێر ئێمە وەکو پەرلەمانتاران وەکو پەرلەمانی هەرێمی کوردستان کاتمان زۆر تەسکە لەبەرەوەی ئەرکێکی زۆر قورس بەڕوومان بۆتەوە بێگومان لە قۆناغی داهاتووە پشت بەخوای گەورە کۆبوونەوەکان بۆ میوانداری نابێ بەتەنها بەڵکو بۆ لێپرسینەوە بۆ گفتوگۆکردن و بۆ دیاریکردنی ئاراستەی تەندروستە بۆ زۆر سپاس کاک فەرحان ئەمڕۆ سەرۆکی حکوومەت باسی لەو کرد کە ڕەنگە مانگێک بۆ دوو مانگی دیکە ئەم قەیرانی موچە بە دیاریکراوی چارەسەر بکرێت ینی پێ دوایە حکوومەت دەتوانێت چارەسەر بکات و دەکرێت چی بکەن بۆەوەی چارەسەری لانی کەمی ئەم گرفتە بکرێت بە کورتی سواس دەکەین بەڵێ وڵاهی من لەسەر ئەو کۆمنتێک لەسەر قسەی ئەو پەرلەمانتارە بەڕێزەی کە تۆ باست کرد کە میوانخانە نیە برادرە دیارە زۆر ئاگای لە کاری پەرلەمانی نیە پەرلەمان دووسێ شێوازی بانکێشکردنی سەرۆکی حکوومەت یەک لەوانە میوانداریکردنە ئیستیزافەیە ئەو برادرە دیارە لە خولی پێشتر هەر ئاگای لە هیچ مەسەلەیەکی کاری پەرلەمان نەبووە بۆیە ئەو قسەی کردووە ئەوەی دیکەش کە لەلایەک دەڵێن وەڵا بە قەرز و قۆڵە کەسێک کێ دەتوانێت قەرز بکە ئەوەی کەسێک متمانەی هەبیتن ڕەسیدی هەبیتن ئەو دەتوانێت قەرز بکاتن کەواتە قەرز دەکا حکوومەتی هەرێمی کوردستان یعنی خەڵکی کوردستان کۆمپانیاکان سەرمایەدارەکان متمانەیەکی زۆریان بەم حکوومەتە هەیە کەواتە بە هەر جۆرێک بیتن ئێمە خۆمان ڕاگرت لەو ئەزمەیە دەرچوین و باوەڕشمان وایە بە ماوەی دوو مانگی دیکە تریش بیتن ئەم قەیرانە چارەسەر بکرێت ئەو توانایە هەیە حکوومەتی هەرێم بەڵێ ئەم قەیرانە لەبەرچی چارەسەر دەکرێت بەڵێ بەهۆی ئەو داهات تا ئێستا ئێمە داهاتی نەفتشمان بەو شێوەیە نەفرۆش بوو
تا حدێک توانین بوومان موچە دابین بکەین بەڵام ئەم جارە بەهۆی ئەو داهاتەوە و بەهۆی ئەو گفتوگوانەی کە لەگەڵ بەغدا دەیکەین بەهۆی ئەو فرۆشتنەی نەفتەی و کە 170 بۆ ئێرە بێ و 183 بۆ عێراق بڕوات و ئەگەر ئیمە بەشی نەکرد و عێراق بەشەکەیت کەمان بۆ تەواو کە لە ئەوەی کە دەتوانین ئەم قەیرانە چارەسەر زۆر سپاس کاک فەرحان کاتمانەوە بەڵام دەمێ پرسیارێکی دیکە لێ بکەم ئامادەم قسە لەسەر نووسینی و پەرلەمانتاری خولی پێشوو کرد ئەو باسی لەوە کردووە کە دەڵێ هەموو یاسا و ڕێساکانی هەرێمی کوردستان بتەکێنە دەقێکی تێدا نییە باز لە میوانداری سەرۆکی حکوومەت بکات بۆ ڕوونکردنەوە پرسی میوانداریکردنی سەرۆکی حکوومەت بە پێی چی یاسایەکە زۆر بە کورتی سپاس دەکەم نازانم ئەو نووسیتی ئەو چی یاسایەکی ئەو ئیشارەت پێداوە لە عێراق و لە بەپێی عرفی پەرلەمانی بەپێی چی یاسایەک میوانداریکردنی سەرۆکی حکوومەت دەکرێت لە کاری پەرلەمانی بەپێی کاری پەرلەمانی حکوومەت ڕئیس سەرۆکی حکوومەت بووی هەیە بێتە ناو پەرلەمان و ڕوونکردنەوە بداتن و لە ڕێی پەرلەمانەوە بۆ خەڵکی کوردستان لە ڕێی جارێکی تر هەیە شێوەیەکی میوانداری پەرلەمانی کوردستان لەلایەکی دیکەش استجواب هەیە و مسائلە هەیە دەکرێت مسائلەش کاتمان نەما کاک فەرحان سپاس بۆ بەڕێستان هەروەها دکتۆر شێرکۆ جەودەد ئەندامی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان هەروەها سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان سپاس بۆ بەڕێزیشتان سپاس بۆ ئامادەبوونتان بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون کاتی خۆش بۆ هەملایەک و خاتان لەگەڵ